مێژوەکەی بۆ نزیکەی 5,000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. گردی شوێنەواری کنارە کە دەکەوێتە نزیک ئەشکەوت 1000 مێرد بە دووری 5 کیلۆمەتر لە باشووری ڕۆژاوای سلێمانی، یەکێکە لە شوێنەوارە هەرە دێرینەکانی شارستانی کورد لە ناوچەکەدا. ئەم شوێنەوارە دێرینە لە ساڵی 1943 دۆزراوەتەوە و لە تۆماری شوێنە هەرە دێرینەکانی عێراق تۆمارکراوە. لەم ساڵانی ڕابردووشدا لەلایەن تیمێکی زانکۆی پاریسوان کاری کنە و پشکنینی بۆ کراوە. دەرکەوتووە شوێنەوارەکە شارێکی گەورەی پرشارستانی 5,000 ساڵ لەمەوبەرە. ئەم شوێنەوارە بەنسبە دێمەوە شوێنەوارێکی زۆر گرنگە بە تایبەت بۆ ستۆری پارێزگای سلێمانی، لەبەرەوەی ئەوە ماوەی تقریباً 10 ساڵە ئیشی تیاکەین ئێمە لەگەڵ تیمی زانکۆی پاریسوانی فەڕەنسی بە پێ و دەقە مێخیانی کە دۆزیمانەتەوە دەرکەوتۆ کێرە لەگەڵ ئەو بینایانەش کە دەرکەوتۆ کێرە شارێکی کۆنی سەردەمی میزۆپۆتامیا و زاگرۆزە، شوێنی فەرمانڕەوایی بووە و بە پێی نووسینەکانیش بۆ سەردەمی لولویەکان دەگەڕێتەوە کە باوەپیرانی کوردن. بەنسبە دێمەوە زۆر گرنگە. ئێمە ئەوەی کە لێرە بەرچاوکەوتووە و لەو گردەی ئەوبەر پێشبینیەکەی شتی زیاتر بدۆزینەوە و بەرنامەشمان بۆی هەیە ئەگەر بەم شێوازە بڕوە لە داهاتوە بیکەین بە شوێنێکی گەشتیاری شوێنەواری. ئەم شوێنەوارە دێرینە لە ماوەی ساڵانی ڕابردوودا لەلایەن لیوای دووی سکرتارێتی سەربەیەزەکانی هەفتە پارێزگاری لێکراوە بۆ کاری کنە و پشکنین ڕادەستی بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی کرا. لە سەرەتای پرۆسەی ئازادی لەسەر فەرمانی ڕاستەوخۆی بە ڕێزمان جەلال ئەو کاتە کە فەرماندەی گشتی هێزی پێشمەرگی کوردستان بوو، ئەو شوێنەوارانە ڕادستی ئێمە کراون، پارچی پاراستنیان لەسەر ئێمە بووە، هەتا ئێستا پاراستومانە و زۆر بەباشی ستاش ڕادستیانەکەینەوە. شوێنەوارە دێرینەکەی سلێمانی بەپێی بەڵگەنامەکان مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی لولویەکان و سەدان پارچەی شوێنەواری بە نرخی تێدا دۆزراوەتەوە. دەرکەوتووە پێشتر شارێک بووە و بە شێوەیەکی ئەندازیاری پێشکەوتوو بنیادنراوە. نووسینی مێخی و خواردن و دانەوێڵە و سەودا و مامەڵەی بازرگانی تێدا ئاشکراکراوە. دۆزینەوەی شوێنەوارێکی نزیک بە 5,000 ساڵ پێش ئێستا لە نزیک شاری سلێمانی وەک شوێنەوارناسان دەڵێن دەرخەری ئەو ڕاستیە کە کورد پێش زۆرینەی گەلانی ناوچەکە خاوەنی مێژوویەکی شارستانی و پڕ لە پێشکەوتن و شارستانی بووە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.